لە تەوەری دوای بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر پاڵەوانێکی جیهانیمان هەیە. لە ساڵی 2013ەوە لە چەندین پاڵەوانێتی جیهان لە هونەرەکانی بەرگری بەشداری کردووە، هەروەها چەندین ڕاهێنانی لەسەر سەردەستی چەندین ڕاهێنەری جیهانی بینیوە و توانیەتی لە چەندین ئەنجامی باش بۆ کوردستان بەدەست بێنێ. دەڵێ من دەمێکە لە پێش ئەنجامدانی ڕیفراندۆم و لە پێش هەر بابەتێکی دیکەی سیاسی من ناوی کوردستان و بردوتە نێو پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان و لە نێو پاڵەوانێتی جیهانیەکانە بە ئاڵای کوردستان و بە سرودی نیشتیمانی کوردستان و بەشداری لە پاڵەوانێتی جیهانیەکان کردووە. میوانەکەمان عەلی قەرەداخی دەبێت کە ئێستا پاڵەوانی جیهانە لە یاری لێسوەی کە یاریەکە کەمتر لای خۆمان هەیە. لە ساڵی 1992 لە سلێمانی لەدایک بووە. سەرەتا بە یاریەکانی کیکبۆکسێن دەستی کیکبۆکسێن و کەیوان و مۆیتای و دواتر لەم کۆتایە دەستی کردووە بە یاری لێسوەی کە یاریەکی زۆر ترسناکە. ئێستا هەندێک لە سلایدەکان دەڕوات. دوای پرسیاری لێکم بزانم بۆ ئەم یاری هەڵبژاردووە. کاک عەلی ڕۆژ باش بەخێر بێی. بەیانی باش، چۆنی کاکەبین، بەیانی کوردستان باش، هەمولایەک زۆر سپاس مەمنون. سەرەتا چۆن بڕیارت یا بچیتە یاریەکانی هونەری بەرگری دواتر گەشتیتە ئەم یاریە ترسناکە؟ بەڵێ سپاس. من سەرەتا لە خولیایەکی منداڵیم بووە هونەری بەرگری. من سەرەتای منداڵیم لە تەمەنی 10 ساڵی من حەزم لە یاری باسکە کرد. بەڕاستی یاریزانی باسکەش بووم و پاشان هەرچەند ئاسێکی باشمە بوو لە باسکەیە، بەڵام هونەری بەرگری لە ناو ناخی منە هەبوو. هەرچەندە هونەری بەرگری هیچ بایەخێکی نەبوو لە کوردستانە بەو شێوەیە کە من حەزم لێی بووانە. پاشان ئەوە بوو من وازم لە باسکە هێنا، حەزم کرد ئەم هونەرە هەڵبژێرم کە هیچ وەکو باسکە گرنگێکیشی پێ نادرێت، وەکو دووگۆڵی گرنگێکی پێ نادرێت لە کوردستانە لە ساڵانی 2008 و 2010 ئەو ساڵانە. و پاشان من ئەوە بوو دەستم کرد بە کیکبۆکسین لە 2009 من بەشداری پاڵەوانجەکانی کوردستان و عێراق و تەواوی جیهانم کرد و ئەمە خولیایەکی منداڵی من بوو. بەڵێ باش. ئەوە ئێستا لەسەر شاشەکە ڕوات ئەوەی کە دەستکێشت لە دەسابێ یاری ئەوە دەستکێش ئەوە لێسوەیە، ئەو یاریە لێسوەیە بێ دەستکێشە و یاریێکی حڕە و لێدان لە شوێنی هەستیار و تەواوی ئەو ڕاهێنانەکانیشتەوانە ڕاهێنانەکان ڕاهێنانت کردوتۆ بۆ لێسوەی ڕاهێنانەکانم لە بۆرما بوو، میانمار، لەبەرەوەی منبعی یاریەکەیە بۆرما. بەسوازام لە چەند وڵاتێکی دیکەش لە رووسیا و چین. من سەرەتای یاری مەشقەکانم من بۆ ساڵانێکی 6 ساڵ 7 ساڵەوە ساڵانێکی زۆرە من لە تایلەند لە کەمبۆدیا مەشقەکەم لەوێ، مەشقێکی بەهێزەکەم لەسەر موای تای کە ئەوێ منبعی وەرشەکەیە. بەڵێ ڕاهێنەری هەر خەڵکی ئەوێت هەیەوانە؟ بەڵێ ڕاهێنەری ئەوێم هەیە و ساڵانێکی زۆرە من ئاوێتی ئەم وەرشە بووم لە تایلەند و کەمبۆدیا بە شێوەیەکی ئەکادیمی و بە شێوەیەکی عملی من توانیومە ئەنجامێکی زانیاری لەسەر یاری لێسوەی بی لێسوەی یاریەکە ینی وازم لە کوردستان هەر نییە. لێسوەی لە بەڕاستی لێسوەی یاریەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هیچ کەسێک بەشداری ئەو یاریەی نەکردووە، یارێکی خەتەرناکە. ئایا من بۆچی من لە چیەوە لێسوەیم دۆزیەوە؟ من ساڵانێکی زۆرە لە تایلەند و کەمبۆدیا سین جیاوازی چی لەگەڵ یاریەکانی دیکەی هونەری بەرگری؟ ئێستا ئاماژەی پێیە. ساڵانێکی زۆرە مەشقێکی باش ئەەکەم لەگەڵ یانەکانی ئەوێ، یعنی ماومەتەوە ئاوێتە بووم لەگەڵ وەرزشەکە و پاشان لە ڕێگەی تایلەندەوە لەوێوە لە ئاوێتە بوونمەوە توانیم لێسوەی بدۆزمەوە لە بۆرما و پاشان وەک یەکەم کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە توانیم ئەو وەرشە بکەم و ئەنجامێکی زۆر باشیش بەدەست بێنم. ئەمەش لە ئەنجامی قوڵبوونەوەم لە وەرشەکانی کیکبۆکسین و کەیوەن و موایتایە و پاشان موای بۆران و پاشان هەندێک وەرشی هونەری بەرگری کەیە لە ئێستا ئاماژەی پێنایم لە ئایندە وەک لێسوەی چۆن وەک تاکە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بەشداریم کرد. ئینشاڵڵا لە ئایندە ئاماژە بە وەرشەکانی کەیەم. جیاوازی لێسوەی لەگەڵ یاریەکانی دیکە چییە؟ لێسوەی لەگەڵ یاریەکانی کە لەگەڵ کیکبۆکسین و کەیوەن و موای تای لێسوەی 9 بەشە، واتە 9 بەشی جەستە بەکارهێنرێت. بەڵام کیکبۆکسین
بۆکسین دوو بەش بەکارێنرێ دوو دەستە کیک بۆکسین 4 بەشە موای تای 8 بەشە بەکارێنانی دەست و قاچ و ئەمانێکڵێ دوو بەشە تەنها دەستە کاڵێ 4 بەشانی قاچ و دەستیش بەکارێنی زۆر ڕاستە بەڵێ بەڵام موای تای 8 بەشە لێسوەی 9 بەشە کە لەشی تایە و ئەتوانە حتا هەندێک شتێ لە ڕێساکانە نووسراوە زۆر حڕە یاری لێسوی لەبەرەوە یاریکی زۆر لە ڤیدیۆکانم بینیت نەزانمەگەر لەو ڤیدیۆانەی کە ئێستا لەسەر شاشە بڕۆن سەر بەکارەهێنی بەڵێ سەر کەلە بەکارێنم و پاشان بەڵێ کەلە هوەری بەڕاستی با من ئەوە ئاماژە بم بۆ تەواوی بینەران و خەڵک وەرزشەوانان و حتا ئەوانشی کە لە منداڵن لەوانەیە نەزانن بەڕاستی من هون ئەو تەکنیکانەی کە کەلە بەکارێنم لە وەرشەکە ئەمە شتێکی ئاسایی نییە بۆ خەڵکێک یەکسەر لە ناکاتا بەو شێوەیە بەکاری بێنێ من لە ئەنجامی چەندین تەمرینی تایبەتەوە لە ئاوێتە بوونمەوە لە وەرشەکانی موایتای و پاشان چەندین ڕاهێنانم لەسەر ئەو تەکنیکانە ئەنجا گەشتوو بەوەی کە من بتوانم بە شێوەیەکی باش سەر بەکاربێنم یان هەندێک تەکتیکی کە بەکاربێنم بەڕاستی ئەمە زۆر قورسە لەبەرەوەی ئەمە لە ئەنجامی مەشقێکی زۆرەوەیە من ساڵانێکی زۆرە زۆر خەتەرە چونکە بەڕاستی لێدانی سەر سەر خۆی ناسکە بۆ خۆی باشە پێویستەکە بێ هەندێک مەشقی تایبەتی خۆی هەیە بەسەر بە مەشقی تایبەتی خۆی هەیە ئەوە نابێ هەموو کەس بەو شێوەیە ئەنجاکە ئەمە ئەبێ پێویستی بە ماوەیەکی زۆرە پێویست ئەمە ئەوە نییە بڵێ بە ساڵێک و 2 ساڵ سرم یان ئەو تەکنیکانە بەقووەتە بێت من ساڵانێکی باوەڕکەەوە ساڵانێکی زۆر لە تایلەند و لە کەمبۆدیا عنی حەزمە کرد هاوڕێکم هەبووایە هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تەنها نەبوومایە لە پاڵەوانەتەکانە باشە یعنی من لەو پاڵەوانەتیانە زەحیەکی زۆرم ماوە بە تەنها ڕۆشتوم لەو پاڵانەتیانە بەشداریم کردووە بە تەنها هیچ بەتایبەت باسی کوردستانەکەم لەو یاریە بەنیازی بێنیتە کوردستان بەسیار ئێمە بزانم لە چەند پاڵەوانەتی بەشداری کردو ئەنجامەکانت چی بوون بەڵێ ئەمە دوو پرسیار بوو بەڵام وەکو لە چەند پاڵەوانەتی بەشداریم کردووە 41 یاریم کردووە 36ین بردوتەوە سپاس بخوا ولا ئێستا لە ئاستی جیهانی لە ئاستی جیهانی پرۆفیشناڵە من لە ئێستا تەمەنێکی زۆر گەنجم هەیە زۆر دڵخۆشم بۆ سپاس بخوا لە ئێستا تەمەنێکی زۆر گەنجم هەیە و لە قیمەی ئەم وەرزشام توانیومە سەرە ڕای وەرزشی کیک بۆکسین و کەیوەن و موایتاییش بچمە بوارێکی وەرشێکی کەش بدۆزمەوە لە ڕۆژڵاتی ناوەڕاستا هیچ وەرزشوانێک و هیچ کەسێک تەنانەت ناویش نیەبیستووە ئەوەش لێسوەیە و سەرکەوتنێکی بەرچاو بەدەست بێنم بەڕاستی ئەمە یعنی زۆر دڵخۆشی کردم بەوەی کە هەم لە بواری وەرزشە و هەم ئەتوانم لە ڕێگەی وەرشەکەمەوە خزمەت بە وەکو لێسوەی ئایا ئەیهێنمە کوردستان نە لێسوەی بە شێوەیەک نایێنمە کوردستان کە زۆر بەوردی باسی ئەوە کەم دوای ئەم یاریە لە کوردستانەوەمان بەس ئەنجامەکان چی بوون؟ ئەنجامی وەکو چی ئەوەی کە بەشداریت لەو یاریە کردووە پاڵەوانێتی بۆ یان تەنها یاری ڕوبەڕووبوونەوەی دوو کەس بوون پاڵەوانەتیە بەشداری کردووە بەڵێ پاڵەوانەتەکان چۆنە پاڵەوانەتەکان ئێمە لە تەبعاً ئەمە کۆمپانیایە کۆنتراکتمان لەگەڵا کات و یاریەکەین لەگەڵ ئەو پاڵەوانانە بۆ نمونە من لەگەڵ پاڵەوانێک یاری ئەەکەم ئەو پێشتر ئەو چەندین نازناوی بردوێتەوە باشە منیش چەندین نازناوم بردوێتەوە پاشان ڕوبەڕوویەکەی جیهانی هەیە بۆ ئەم یاریە بەڵێ ڕیزبەندی جیهانی هەیە بەڵێ ڕیزبەندی جیهانی لە مۆیتایە بەڵێ لە کەیوەنە لە ڕیزبەندەکان چۆنە بەڕاستی زۆر فراوانە یعنی تۆ سەرەکەی لە خۆی موایتای منبعەکەی کوێ تایلەندە بەڕاستی ئەین تۆگەل لە تایلەندا بتوانی ئەنجامێکی بەرچاو بەدەست بێنی وەکو باسکتبۆڵ باسکە ئەگەر لە ئەمریکا تۆ یەکەم بەدەست بێنی بەڕاستی ئەوە تۆ لە جیهانای چونکە بۆ سەرچاوەکەی ئەوەیە کەواتە تای بۆکس و کەیوان و سەرچاوەکەی کوێیە تای بۆکس سەرچاوەکەی تایلەندە کەیوەن و کیک بۆکسین سەرچاوەکەی چاینا و جاپانە لەبەرەوەی هەروەها لێسوەیان حیزامە قالیشە پێێت بەڕاستی مەدالیا ئەوە توانین بڵین لە ئاستێکی ئامەچایە ئاستێکی سەرەتاییایە ئەو مەدالیا و حیزامتان
هەندێک پاڵەوانەتی هەیە حیزام ئەدرێت بەڵام مەرج نییە لەسەر پاڵەوانەتەکان حیزام هەبێت باشە ئەوەیە ئەو کۆمپانیایە کۆنتراکتم لەگەڵاکات بڕەپارێکی باش ئامادەکات بۆ ئەو پاڵەوانێتیە و بەڕاستی ئەمەش هاوکارتە تۆ لەم ئەم بابەتە نێودەوڵەتیانە ئاڵای کوردستان بە سروودی نیشتیمانی کوردستان بەشدارەبی بەڵێ سەرەتا من ساڵانی 2014 و ئەو ساڵانەی کە دەستم پێکرد لە تایلەندەوە بەڕاستی زۆر زەحمەت بوو من باڵای عێراقەوە یاریەکانمان داوەزان ناچار بووم بەڵام پاش ئەنجامێکی باش بەدەستێنانم لە پاڵەوانەتەکانە توانیم زەخت بەکار بهێنم بڵێم ئاڵای کوردستانەوە چیتر یاری ناکەم ئەوش لە ئەنجامی چی ئەوە لە ئەنجامیەوە کە من توانیم بە شێوەیەکی زۆر باش لە پاڵەوانەتەکانە دەربچم و ئەنجامێکی بەرچاو بەدەست بهێنم ئەویش ناچارم کردن کە ئەوان ئاڵای کوردستان بەکاربێنن لە یاریەکان بەمەش بەسەر کۆمپانیا جیهانی بەڵێ ئێستا من بۆ نمونە ئایا کۆمپانیایەکی جیهانی بۆ ناچێت لەگەڵ یاریزانێکی ئاساییە کۆنتراکتکە نایکات ئەو ئەچێت لەگەڵ کەسێکی وەکو من نایکات کە چەندین یاریم کردووە لە پاڵەوانەتە جیهانەکانە دیار بم لە پاڵەوانەتە جیهانەکانە ئەزمموی من لە تایلەند و کەمبۆدیا بێت ئێستا لە سین ئەوانە هاوکارتە لەم باڵەتانە لیژنەی ئۆلۆمپی هاوکارتەکات حکوومەت هاوکاری تەکات نا لیژنەی ئۆلۆمپی بەڕاستی لە کوردستانە ئێمە لە وەردشە بەڕاستی زۆر لە خوارەوەین ئەمەش هۆکاری حکوومەت نییە یان هۆکاری لیژنەی ئۆلۆمپی نییە کەسێک کە وەردشوانان بەڕاستی وەردشوانانی ئێمە من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سیر ئەەکەم ئاوا چاو ئەگەێڕم بۆ نمونە من لە وەرشەکەی خۆمە سیر ئەەکەم لە مۆیتایە لە کیک بۆکسینە لە کەیوەنە لە لێسوەیە سیر ئەەکەم تەنانەت یەک نەفەر نابینم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێت زەحەیەک بدات وەرشەکە و تەقالید و ئەو وڵاتە بناسێت نەک بە هەفتەیەک و بە مانگێک بمێنێتەوە لە وڵاتانە یەک نەفەرم نەبینیوە لە وڵاتانە بمێنێتەوە و ئاوێتەی ئەم وەرشە بێت خولیای ئەگەر خولیای ئەو وەرزشەیە ئەبێتەوە بمێنیتەوە ئێستا من ساڵانێکی زۆرە لە تایلەند و لە کەمبۆدیا ئەمێنمەوە ئاوێتەوەش بوو جێ و پارەی ئەوێت یەک ئێستا دێنە سەرەوە ساڵانێکی زۆرە لە وڵاتانە ئەمێنمەوە ئایا لەسەر چی ماومەتەوە پێشووتر یاریم کردووە پارەی یاریەکانم سەرەتا پشتگیرم ماڵەوە بووە باشە سەرەتا پاشان یاریم کردووە پارەی یاریەکانم بەکارهێناوە بۆ خزمەتی خۆم ژیان و بژێوی خۆم باشە بە شێوەیەکی زۆر بەڕاستی زۆر ناڕەحەتیش بۆ من باشە چونکە من لە وڵاتانێکم وڵاتانی ئەوروپا نییە باشە زۆر زەحمەتە لە وڵاتانێکی وەکو تایلەند و کەمبۆدیا و سین بمێنیتەوە و بۆ ماوەیەکی درێژخایەن زۆر زەحمەتە هەمووی یعنی بە تاکەسی ئەو ئیشانم کردووە هیچ کەس پشتیوانم نەبووە لە سەرەتایە تا خۆم بنیاد ناوە بە شێوەیەکی باش و پاشان پرسیارەکەمان بینەسێ نازام دوو پرسیار بوو بۆ ئەوەی کە پشتگیری و پشتیوانت بۆ لەم بابەتانە لە ئێستاە من پشتگیرم کاکوبا تاڵەوانیە من پاش طبعا چەندین من لە ئێستا بەڵێ لە وەرشەکە لە لووتکەیە بەڵام چەندین پرۆژە و پلانم هەیە کە من لە ئێستاە کەوەکو یاری ئەەکەم من دەرەوە بە شێوەیەکی ئەکادمیش ئەخوێنم و لە هەمان کاتیشە هەر لە بوارەکەی خۆمە و لە بواری سینەماشە بەڵام من نامەوێت تیشکی خەڵک ئاراستەی خەڵک لابم کە من خەریکی چیم لە ئێستا خەریکی جگە لە وەرشەکەی خۆشم باشە چونکە من لە ئێستا گرنگی بە وەرزش و کللتور و پەروەردەشەیە باشە سینەما چونکە ئەمانە بەشێکی سەرەکین لە بوارەکەی من و بۆ پرۆژەکانی ئایندەم و لە ئێستاە منەکانی کاقوبات بۆ تۆ تەنا پشتگیری بۆ نمونە من بووە لە پاڵەوانێتەکانی داهات و کەتێ بەشداربی بڕیاری داوە کە بڕیار بەردەوام بێت لە پشتگیریکردنت من کاقوبات بەنسبەت پرۆژە و ئەو شتا ئەوانەوە زۆری پێپەسەند بوو پێی جوان بووە و شتەکانی پس ئەو کارانی من پرۆژەکانی منی پەسەند کردووە بەڵام پێشی باش بووە اختیاری ئامەد
کە من ئایا ئێستا تەمەنێکی زۆر گەنجمە 27 ساڵ عمرمە بۆچی من مێشکم بەلای پرۆژە مەشغوڵ بکەم لە ئێستاە کە لە هەمان کاتا لە لووتکەی یاریەکەم من هەر کاتێک بوێت ئەتوانم مانیجەری بکەم پرۆژەم هەبێت و لە ئێستاشا کارم لەسەر پرۆژەکانم هەیە لە دەرەوە بتەوکردنی پەیوەندیەکانم لەگەڵ تەواوی ئاسیا وەکو یابان و سین و تایلەند و کەمبۆدیا و میانمار تایوان بە شێوەیەکی زۆر باش لەگەڵ سەرۆکی اتحادەکانە پەیوەندێکی زۆر باشم هەیە یعنی هەر کاتێک هەر شتێکم بوێت من ئەتوانم پرۆژە و پلانی خۆم بە شێوەیەکی تۆکمە یعنی ئێستا فۆکسستان لەسەر باڵەوانێتی نێودەوڵەتیەکان و بەدەستهێنانی ئەنجامە دواتر هەنگاوی دواتر بۆ پرۆژەکە لە کوردستانە من بەڕاستی کاکوبات ئاماژەی بێوتی لە ئێستا ئەگە ئەوە بکەی بۆ شێوەیە باشترە یعنی گرنگی بە خۆت بی لە لووتکا بمێنیتەوە ئەوەش اختیار لە دەستی خۆتە بەڕاستی زۆر پێم خۆش بوو یعنی تاکە بەرپرسە لە کوردستانەکە بەو شێوەیە بڕیاری ڕاستەقینەی دڵی خۆم بات کە بڵێت هەوڵی ئەوە بکە خۆت لە لووتکا بمێنێتەوە زۆر سوپاسی جەنابیەکەم و هەمیشە پشتگیرمە و هەمیشە لە پاڵەوانەتەکان و پێش پاڵەوانەتەکان بەردەوام پەیوەندی پێوە کردووم و حتا هاتوومەتەوە لە کەمبۆدیاوە کە گەڕامەوە هەم پەیوەندی پێوە کردم گەڕامەتەوە ئێرەش هەم پێکەوە قسەمان کردووە بەڕاستی بەردەوام پەیوەندیکی باشی لەگەڵما ئەویش هۆکاری خەمخۆریەتی زۆر زۆر سپاسێکم مەمنونیم باشە لە ئێستا خۆت ئاماژت پێیا کە بڕیارانی جار ئێستا فۆکس لەسەر و بابەتەیە کە تۆ لە پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان و زیاتر ئەنجامی دیکەی گەورەتر بەدەست بێنی پلانت هەیە لە داهاتووە ئەم یاریە بێنیتە کوردستان خۆشت ئاماژت پێیا کە ئەم یاریە تەنها یاریەک نییە کە یاریک بابەتی تری مرۆیشی لە ئەم یاریە بە کۆی لە وڵاتانە لە تایوان و یابان و بۆرما ئەکرێت لە جیهانە لەبەرەوە یاریێکی زۆر خەتەرە ئەگەری مردنی زۆرە و بەڵێ ئیمزای مردنەوە دوو جار سپاس بەخوا لە هەردووکیشە سەرکەوتوو بووم بەو شێوەیە هەرچەنە پلانی شکستیان زۆر بەستەکە وێ بۆی بڕوونکردنەوە بۆ بینەران بی پێش یاریەکە واشوت پێکەن کە تۆ لەم یاریە پێش من لە دەرەوەی حەلەبە لە دەرەوەی تەبعاً ژووری تایبەت هەیە هەموو شتێک ئەمە لە ژێر چاوی میدیاکانە ئێمە ئەبێ ئیمزامان پێکەن و ئەو عەقد و هەموو شتێک و پاشان لە ناو حەلەبەشە بە شێوەیەک ئەبێ ئیمزا بکەیت و زۆر چونکە یاریەکە زۆر خەتەرە و معرەزە بۆ مردن و دەستکێش و هیچ دەستکێشێک نییە و پاشان لێدان لە هەموو شوێنێکی جەزا ئازادە ئەم یاریە زۆر خەتەرە و ئایا من ئەیهێنمە کوردستان ئەم یاریە نەخێر من نامەوێت ئەم یاریە وەکو وەرزش بهێنمە کوردستان بەڵام ئەتوانم لە خزمەتی پێشمەرگا بەکاری بێنم ئینشەڵڵا ئەوە بەرنامەشم هەیە بۆی ئەوە لەو بابەتە لە دەرەوەی بازنەی وەرزشەوە وەکو موای تایی و کیک بۆکسین و کەیوەن ئینشاڵڵا لە ئایندە لە ئێستا و ئایندەیە بەرنامەی زۆر باشمان هەیە بۆ ئەوە بەڵام لە ئێستا ئەمێ تیشک لەسەر خۆم بکەم لە دەرەوە لە هەمان کاتا لەسەر نامەوێت فۆکەسمە بێت لەسەر ئەو خەڵک فۆکەسی خەڵک بێت لەسەر ئەو شتانە کە وەکو بەشی سینەمایی و بەشی چەندین بەشی کەش بابەتەکە گەورەیە بۆتوانی پاڵەوانێکمان هەیە جگەلەوەی کە خەیاڵی لای وەرشەکە هەیە کۆمەڵک شتی خیاڵی لای کۆمەڵک شتی تریشێ ئەمە زۆر مای خۆشحاڵ بۆ ئێمەکە گەنجێکە بێت بۆ شێوەیە بۆ وزە و بابەتانی خۆی کە بتوانێت هاوکار بێت لەوانە ئیشەڵڵا ئێسێمە فۆکسمان لەسەر پاڵەوانێتێکە وزەکەمان لەسەرەوە سەرفەکەین لە داهاتوی شەڵا قسە لەسەر پرۆژەکانی دیکەشەکەین بەڵام هەر گەورەیە و زۆر خۆشحاڵین کە گەنجێکی لەو شێوەمان هەبێت بەڕاستی ئێمە لە کوردستانە ئێستا سەیرەکەی هیچ سینەمایەکمان نییە لە کوردستانە سینەمایەکی باشمان نییە وەکو ئێستا من کاکە ئەوە تا سەیرەکەیت وەکو ئەتوانم لە ئایندێکی باشە لە بواری سینەماییە کار بکەم هەر ئێستا لەگەڵ پەیوەندیام لە ئیشام بۆ بواری سینەما لە سین و لە کەمبۆدیاش باشە زۆر خۆشحاڵە بم لە کوردستانە بتوانین سینەمایەک شوێنێکی باشمان هەبێت بۆ برەودان بەم بوارە چونکە بەڕاستی ئێمە سەیری فیلمەکانەکەین جاران ئەوەی ڤاندام بوو جاکی شان بۆوانە بەڕاستی ئەوانە بەس ئەکتەرێک بوون تەنها ئەکتەرێک بوون هیچ یاریزان نەبوون هیچ شتێکیش نازانن لە تەواوی زەربەکان بە شێوەیەکی قانونی کە
لە ڕاستیە بەکاری بێنێت ئەگەر هیچ کاریگەریکی هەبێ بەڵام من لە ئاستی وەکو وەرشەکە وەکو هونەری بەرگری هەم لە ڕاستیە و هەم لە ئەکتەری شاتوانم بە شێوەیەکی زۆر باشۆکو لە یاریەکانمان تەواو بە شێوەیەکی ڕاستی سەلماندومە و بە وەکو ئەکتەریش دەورێکی باش ئەوینم لە ئایندا ئینشاڵڵا و ئەو کارانم بەرچاوەکەوێت. کاتمان نەماوە هێندە یەک پرسیارم ماوە دوو بەشە بەشێکی بۆی کە بە فەرەنجی و هوزەوانەوەمانە بەشداریەکەی ئەوە چۆن ئەو ستایلەت هەڵبژاردووە؟ بەڕاستی بیرم کردەوە ئاڵای کوردستان بە شێوەیەکی جوان ئەناسێنم بە جیهان لە هەمان کاتێکان ڕەمزێکمان هەبێت کە بیناسێنم بە جیهان و هەم لەگەڵ منها بگونجێت. بیرم کردەوە ئایا چیمان هەیە ئێمە سەیرم کرد بیرم کردەوە فەرەنجی زۆر جوانە ئەوە کوڵەباڵی پێڵێن بەڵام فەرەنجی طبعا لەوێ ناتوانن پرۆنانسی بکەن و بزان بڵێن کوڵەباڵ لەبەرەوەی بە فەرەنجی وتم با ئەوە زۆر بۆ ئەوان ئاسانترە و بتوانن پرۆنانسی بکەن جا لەبەرەوە وتم فەرەنجی لەگەڵ پوزەوانە زۆر زۆر جوانە لەگەڵ وەرشەکەی منە ئەتوانم جوانڕێک و پێک بکەم. سپاس دەکەم. یەک دوا پرسیارم زۆر بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە چ پلانێکی دیکەت هەیە لە چەند پاڵەوانەتی دیکە بەشداریەکەی؟ پلان و پلانەکانم زۆرن لە ئێستاە ناتوانم هیچ شتێک ئاماژە پێ بەم لەبەرەوەی لە ئێستا لە کوردستانم بەڵام ئینشاڵڵا ئایندەیەکی زۆر گەشت بۆ ساڵی 2020 ئایندەیەکی زۆر گەشت زیاتر چالاکیەکانم دەوڵەمەندترە بێت. ئێستا مە سەرەتایە تەمەنم 27 ساڵە سوپاس بۆ خوا ئەمە سەرەتایە ئینشاءڵڵا ئایندەیەکی زۆر گەشت لە بەردەمە و خدا پشتیوان لە نێودەوڵەتیەکانی شابێت و لە یاریە ئۆلۆمپیاتەکان بەشداری بکەیت. خدا یار بێ ئینشاءڵڵا زۆر هەرەوەت لێڕابی تۆکمەم لە بەردەمە بە شێوەیەکی جوان هەم بۆ کورد و کوردستان و پێشکەشی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەم خزمەت بە منداڵانی کوردستان بکات لە ئایندە و بە شێوەیەکی زۆر باش. گەلێک دڵخۆشم کە گەنجی وەکوتەوە بیرم و بەم بوزە و تاقە و بەم هەموو پرۆژەیە دێتە لامان چاوەڕێ ئایندەیەکی گەشتر و گەشتر ئەەکەین لێ زۆر تەواوی هاونیشتیمانیانم لە کوردستان لە هەر چوار پەرچەی کوردستان خۆشەویستیمانەیە بۆتان. پاڵەوانی جیهان لە یاری توانین بڵێن لێسوی و یاریونەرەکانی دیکەی بەرگەیشە چاوەڕێی پاڵەوانی گەورەی جیهان تەواوی هونەرە بەرگریەکان چونکە من مۆی تای و کیک بۆکسین و کەیوەن و بۆکسین و لێسوی ئەەکەم هەمیشە سەر